جارێکە گروپی کوردی لە مەجلیسی حکومت توانیوێتی هەنیە دەستکەوت بۆ میلەتەکەمان بەدەست بێنێ ئەگەڕێتەوە بۆ دووشت یەکێکیان نەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەک دەنگ بوون یەکگرتوو بوون یەک هەڵوێستیانە بووە لە هەموو مەسەلەکانە بیرروڕایان وەکو یەکوا بووە حتا ڕۆڵی نەوشیروان مستەفا وەک سەرکردەیەکی دیاری ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد دوای دروستبوونی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان بە تەواوەتی دەرکەوت کە ئەو دەم هەم سکرتێری کۆمەڵە و هەم جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بووە. ژیانی پێشمەرگایەتی و خەباتی چەکداری نەوشیروان مستەفاش لێەوە بە تەواوەتی دەست پێ دەکات. کۆمەڵەی ڕەنجدەران لە ساڵی 1972دا بە ڕسمی ڕاگەنراو بە گوتەی هاوڕێکانی نەوشیروان مستەفا ئەو ماوەی کە لە نەمساش بووە لە کۆمەڵە دانەبراوە و پەیوەندی پێیانەوە هەبووە. پاشگەڕانەوەی لە نەمسا و لە دەستپێکی شۆڕشی نوێژدا نەوشیروان مستەفا دەبێتە سکرتێری کۆمەڵەی ڕەنجدەران وەک باڵێکی ناوێچێتی نیشتیمانی کوردستان. دروستبوونی کۆمەڵەی ڕەنجدەران ڕەگ و ڕیشەکانی دەگەڕێنەوە بۆ گۆڤاری ڕزگاری کە گۆڤارێکی مانگانە بووە و لە ساڵی 1969دا دەرچووە و نەوشیروان مستەفا خاوەنی ئیمتیازی بووە. پاش بەیانی ئازاریش نەوشیروان مستەفا لە سلێمانی دوور دەخرێتەوە بۆ باشووری عێراق و دواتریش بەرەو نەمسا بە مەبەستی خوێندن و بۆ دوورکەوتنەوە لە هەڕەشەکانی ئەو سەردەمەی حکوومەتی عێراق لەو سەردەمەدا لەلایەن حکوومەتی عێراقیەوە سزای لە سێدارەدانی بۆ دەردەکرێت. لە نەمسا پاش تەواوکردنی ماجستێر سەرقاڵی خوێندنی دکتۆرا دەبێت لە بواری یاسانی و دەوڵەتیەکاندا بەڵام بۆ دامەزراندنی یەکێتی نیشتیمانی واز لە خوێندنەکەی دێنێت و دەگەڕێتەوە کوردستان. سەرۆک مامجلال لە یەکێک لە وتارەکانیدا سەبارەت بە بیرەوەریەکانی سەردەمی خەباتی شاخ ئاماژەی بە پەیوەندی نزیکی خۆی لەگەڵ نەوشیروان مستەفا کردووە و ستایشی هەڵوێستەکانی کردووە. سەرۆک مامجلال لەو بارەوە توێتی نەوشیروان مستەفا دۆستێکی دێرینی من بووە. کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا نامەم بۆ کاک نەوشیروان نووسی و با گەرمی بە دەمنامەکەمەوە هات. کاک نەوشیروان وەک ئەندامی سەرکردایەتی یەکێتی و وەک دامەزرێنەری یەکێتیش ئەندامێکی چالاک بووە. سەرۆک مامجلال ئاماژەی بۆش کردووە کاک نەوشیروان لە دوایین ساڵی خوێندنی دکتۆراکەی وازی لە خوێندنەکەی هێناوە و گەڕاوەتەوە بۆ کوردستان. سەرۆک مامجلال لەو بیرەوەریانەیدا ئاماژەی بۆش کردووە نەوشیروان مستەفا زۆر پەرۆشی ئەوە بووە من و ئەو وەک دوو سەرکردە لە سەرخاشی کوردستان شەهید بین. کاک نەوشیروان هات منی جیا کردەوە گوتی مامجلال پێ دوایە من تۆم خۆش لەوێ گوتم ئاخ پێ دوایە من پەرۆش میپاراستنی تۆمە گوتم بڵێ دەوت قسەیەکم هەیە گوتی با ئێمە من و تۆ لە خاکی کوردستان بمرین گوتی با ئێمە وڵاتەکە چۆل نەکەین شتێ بەجێ برن لەسەر فلان گرت مامجلال شەهید بوو لەسەر فلان گرت نەوشیروان شەهید بوو ئەم هینا با بکەین بە نەریتێک بۆ کورد کە سەرکردەکان لە شکانە بەجێ ناڵن من گوتم وەڵڵی ماڵت ئەوە بێ وەڵا زۆر زۆر پێ باشە قبولم کرد